ئەو کاتەی کە هەڵبژێردرا لە بۆ لێدانی ئێران کە ئەمریکا و ئیسرائیل بەوانە کردی خەم جاراوات نزیک کاتژمێنەوەی ئەوروپا دەکە یازدەی کوردستان لێدراوش تەوقی دەکا شێوەیەک لە ئێمەی پیشاندا کە کاکە ئێمە لێتان نابین ئەو شۆ چکو هەموو کات لێدانەکان شەو نیوە شەو بووە بەیانی بەری بەیانی بووە حتا لە خەڵکێک کە ئەمر قەبزیشی هەیە لە خۆی دەترسێ شەوان دەڕۆ بەیانیان دەگەڕێتەوەمان شێوەیەک لە نەواییدا کە لێتان نادرێ ئەوڕۆ بۆیە ئەگەری زۆرە بەرپرسێکی زۆر کوژرابی وە تاکید زۆر لەسەرەوەی خامنەئی دەکرێت لەگەر ئەوەی دەڵێن ئێستا کە بەتەمایە وتار بدا کە دەڵێن ئەو وتارە ڕێکۆردکرایی پێشترە بۆی ئەو یەک لە خاڵەکانە و چەند بەرپرسێکیشان کوشتەوە ئامانجیش یعنی زارەکەی تریش ئەو باڵە توندڕەوەکە لێ بدرێەوە دیتیشمان خەڵکەشی زۆریان کوشت زارەکەی تر یعنی یەکەم هەنگاویان کوشتنی بەرپرسە باڵا توندڕەوەکان بوو خاڵش کەش بڵێن یعنی ئەو جارە ئەگەر ئەمریکا و ئیسرائیل کە ئەو جارەی ئیسرائیل ئەمریکاش ڕاشێتە ناو شەڕەکەی ئێران نەڕوخێنن زەئیفیشی بهێننەوە وەکو قۆناغی سەددام ئێران بەسەرکەوتوو لە قەڵام دەدرێت یعنی خۆی دەگرتەوە لەبەر هەندێ ئەگەری ڕوخان گەڵێک زۆرە هەرچەندە لە وتاری ترامپ و لە لێدوانی نەتەنیاهۆش ڕاگەیەندرا لەسەر ئەو خاڵەی کە بڕوخێ بەس ئەگەر نەیڕوخێنن دەبێت دەستکەوتێکی زۆر گەورە لە ئێران ئەگەر شەلەلیش بکەن هەندی کاپیشی بکەن لە ڕووی سیاسیەوە سازش بکە خێمەی سەفوانی لە تەبرێز مەسەن لە زیادی سەفوان لە تەبرێز ئیمزا بکە هەر شکستێکی زۆر گەورە دەبێت بۆ ئەمریکا و ئیسرائیل من بۆ خۆم بڕوا ناکەم یعنی ئەگەری ڕوخانی هەیە یعنی نابەرامبەر ئەو سەکو و اتفاق و یعنی ئەمریکا گەورەترین هێزی جیهانە ئەگەر نەتوانێت ئێران بڕوخێنی گەورەترین شکست دەبی لە بۆی بۆیش ئیسرائیل ئەمریکای چکە ئەگە ئیسرائیل ئێرانی بڕوخان بایە یعنی لەبۆ گرێکۆرەیەش تاریخی بەسکە ئەمریکا لە پشت ڕوخاندا بێ قسەک فەرق دەکە نابتە ئەو ململانەیە خوێناویە خاڵی سێم ئەگە سێکی هاوڕێیان بڵێم ئێران دەزانێت کۆتاییکی بووە چەپ و ڕاست دەستەوەشێن یعنی لەگەڵ ئەوەی زۆربەی ئەو بردومانانەی ئێران کرایە لەسەر ئەو باخیرە گەورانەی کە پڕ لە چەک و تەقەمەنیە بکەچی ئێران هەرچی وڵاتی بنکەیەکی ئەمریشی تێدا لێدا دار و بەردی خەلیج کە بەشەشیان ڕێگر بوونە یان تون نەبوونە بەڵام ئێران هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە خۆی کردە دەش و حاڵەتەشی خراپی پێوە دیارە بە ئاشکرا سەی کۆتاییشمانەوەی ڕاست ینی نازانم ئێستا دەنگۆیەک هەیە کە خامنەئی کوژرا چەندە ڕۆژانی داهاتوو دیار دەکەوی چەندی مایە چەندی لە کوژات لە بەر حاڵەتی جەنگ ئێستا ڕناگەین و برسا من هاتم دەن تەلەڤیزیۆنی ئێرانی دەڵێ من کەمشکە و تاریخ خومێنی خامنەئی بڵاو دەکەن کۆ دەکرێت ماوەیەک لە مەوبەربی پێشتر تەزدید کرابی بەهەرحاڵ ئەو شەڕە چارە نووسازە و بە هیوانی برا کوردەکانمان بتوان ئەوانش 10 ملیۆن زیاترن لەگە 13 نەتەوەی کرد 14 نەتەوە لێن دەربژی کەم دەزانم کارە ساتی زۆری بەدوادی وەکو عێراق سووریا وەکو هەموو وڵاتەکانی بەس خۆ ناشکرێت 50 ساڵە ئەو دەوڵەتە حکومڕانێتی دەکاتن هوششی زۆر خراپەکە کە من و تۆ لە دوورڕین بەس ئەو کورد ئەوانەی ڕۆژهەڵات ئەوانەی ئێران 13 نەتەوەیە دەزانن 50 ساڵە نیش سەدەیە لەژێر حکومڕانی ئەو سیستەمەی مەرگ و خوێندیانەیە بگۆڕن ئیتر بەهەرنەوە عەجیبی قبوڵیانە چەند جار خۆ پیشاندانیان کرد بۆیە کەس نەبتە پارێز دیفاعکەری ئەو ڕژێمی مەرگ و سێدارە ئەوە خەڵکی ئێران بەخۆی بڕیادەدا لەسەر ئەو شتانە قسەی کۆتاییش هەر ئەوەندەیە بە هیوای لە ئایندەیەکی نزیک لە ئایندەیەکی نزیک سنە و مەهاباد و کرماشان و ئیلام لە تەک ئاوە لە تەک هەولێر و سلێمانی و قامشلی هەناسەی ئەدیال مژن